ململانێ خوێناویەکەی بەرەکان دەولە و شیعە دەولە بوارێکی باشی بۆ کرایەوە قوتێکی زۆر چاکی هەبوو پارێکی زۆری دەستکەوت 31 ملیار دلار قوتی سێلی وای عسکەری جێشی ئەمریکی سلاحی ئەمریکی سلاحی ئەڵمانی هەموو شتێکی تازە 35,000 کەس لە خارجەوە هاتن تەنزیمی دەولە تەنزیمێکی گەورە 35,000 عراقیشی هەبوو 20,000شی لە سووریایە هەبوو ئەمانە گەیشتە نزیکی 100,000 زیاتر نفوس بە حملەیەکی زۆر بە قووەت هاتە پێشەوە مەوجەیە کە گەیشتە سەر دیالە و ساڕۆخی نابە ئێران کە گەیشتە سەر حدودی بەغدا و هەموو ڕۆژە 120 و 150 ئینفیجاراتی لەو مەنتقانە ئەکرد و ئەنجا پێش شەڕەکەی جرف و سەخریش تهدیدی کەربەلای کرد کە ئەتوانە لە ڕۆمادی و هجوم کاتە سەر کەربەلا لەبەرەوە ئێرانیەکان حتا ئاغای ڕۆحانی وتی ئێمە ئەگەر هجومێ بکاتە سەر ئەوێ ئێمە وەکو جەیشی ئێرانیدا ئەبەزین بۆ دیفاع لە مقدساتی خۆمان وردە وردە ئەمەیان تەحجیم کرد ئەم قووەت دوای ئەوەی کە شیعەیان دڕ کرد شیعەیان هاندا شیعەیان هار کرد بە حەشدی وەحشی بێتەوە پێشەوە و جەرائیمانە وردە وردە ئەنجامدا پاشان تەحجیمی دەولە هجوم بۆ سەر مۆسڵ و سەرکەوتنی حەشدی وەحشی بەم جەرائیمانەی کە ئەیکەن بۆ ئەوی مەلەفێکی گەورە بۆ ئەوانش بکەنەوە چۆن ئێستا ئەبوو مەهدی مهندیسیان خستۆتە لیستی ئێرهابەوە سوێنە قاسم سلەیمانی و گروپەکانی تریش ئاوا وردەوردە خەنە ئەو لیستانەوە ئەنجا هەڵستنەوە بۆ شەڕێکی دوایی تر دەولە و شیعە سراحێکی گەورەیان کرد بۆ ئەوی وردەوردە وەکو ئەم حادیسەی ئێستا ئێران ڕاکێشنە مەیدانەکە ئێران تووشی جەبهەیەکی تر بکەن بۆ شەڕێکی تری ئیستێنزافی ئەنجا مبەرڕێ بدەنە دەست ئەوەی کە ئەوە عەبادیش نایەوێ ئێران تەدەخولکە بۆیە عەبادی کە ڕۆیشت بۆ ئێران خامنەئی بینی ڕوحانی بینی هەمووانی تری هەموو بینی هەموو مەسئولینەکان خامنەئیش بە لەفز بە نەس پێی وتوتی مەسەلەی هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی خەتی سوورە نابێت توخنیکەوی نابێ هەڵیشی وەشێنی تۆ چونکە ئەمریکایەکان پلانی ئەوەدا ئەنێن کە حەشدی وەحشی بخەنە ناو لیستی ئێرهابۆ دوایی ئەو کاتە کە خستیانە ناو لیستی ئێرهابۆ ئەو حرەکەتکردنە شانۆگەریانیان پێ ناکرێ ئەو کات چکە تیارە لێیانەدا هەرچەنە خۆی میلەتی دۆڕاو ئەو میلەتەیە ئەمنیەتی خۆی بداتە دەست خەڵکی تر وەکو کە مەسعود بەرزانیدایە دەست خەڵکی تر چونکە کورد بابوو باپیران ئێمە عاقڵ بوون زۆر دەمێکە وتویانە سواری ئەسپی خەڵکی بیت پیادەیت تۆ ئەمانت نەماوە بەدەست خۆتەوە ئەمانی یەکێتی و مەسلحەتی یەکێتی و بیرباوەڕی یەکێتی و استراتیژی یەکێتی چۆتە ناو ئێرانەوە سواری ئەسپی قاسم سولەیمانی بووە ئەمی تریش سواری ئەسپی سولەیمانی بووە ئەسپی شێتی ئیسرائیل بووە ئیسرائیلێکی بێوەفا ئیسرائیلە کە ئۆباما ئەو هەموو خزمەتەی کرد کە چ شەو ڕۆژ لەسەر ئۆبامایان نووسی نەتەنیاهو کە ڕۆژ نەیویست ئۆباما ببینی چوو لە کۆنگرەسا هەموو 14 جار شەپڵیان بۆ لێدا ئۆباما وتی هیچ کەسێک لە عالەما وەکو نەتەنیاهۆی نەکردو کە لوتە خاتە هەموو شتێکی ئەمریکیەوە ئەوەندە لێک بێزاریش بوو دوایش لە ڕقا ئەو تەلەفۆنەی لەگەڵ ڕۆحانی کرد بە 15 دقیقە هەم ئەوی شێت کرد هەم مەلیک عەبدوڵڵای سعودی لەبەرەوە ئەم ململانیانە کە ئەکرێ ئێستا قوتبەکان بریتین لە ئەمریکا و ئێران ئیتیفاقی ژێرزەمینیشیان هەیە چونکە لەگەڵ ئەوە شام کە هەندێک برایتر لەوانەیە هەر عینەن شت پێم بڵێتەوە بڵێ ئێکا کە خۆ تۆ نابێ غافڵ بی لەوەی کە ئەوانە دانیشتنی ژێرزەمینیان هەیە دانیشتنی ژێرزەمینیان بە تەکید هەیە هەروەکو زانیمان لە عومان دانیشتن ساڵێکیش بوو محمودی ئەحمەدی نەژاد کە زیاتر جنێوی بە ئەمریکادا لە ژێر و علاقاتیان بە یەکەوە هەبوو حیزب اللهش لەگەڵ ئیسرائیل علاقەی هەبوو مباشریش نەبوو بێ لە ڕێگای ئەڵمانیاوە هەیە لەبەرەوە خەت و خطوتەکان نابچڕن هەر یەکە خزمەتی مەساڵحی خۆیەکە ئەمریکایەکان نایەنەوێ ئێران بە قووەتر ببێ چکە شەڕەکانی حیزب اللهیان چاولێ وە لە هەمان کاتیشە نابێ وابزانین شەڕی حیزب الله وەڵام مەسرحیەکە و ئێرانەوێ بیکە و ئیسرائیلەوێ بیکە ناوان نییە شەڕێکە ململانەیەکە مەراکزی قووە دروست بوون تورکیا مرکزێکی قووەیە ئێستا میسر بە هەموو شێوەک محاولاکە تورکیا بخە لەگەڵ یۆنانە ئیتیفاقەکە بۆ ئەوەی بڕوا مناوەراتی عسکەری لە بندەستی تورکیا بکە نەوتی دۆزیوەتەوە نەوتەکەی میسر ئەیفرۆشێ بە یۆنان هەر یەکێک لەمانە مەساڵحی خۆیان هەیە هەر یەکێک لەمانە بۆ مەساڵحی خۆیان تەبعەن دانیشتنیان هەیە شتی تریان هەیە ئەنجا دەولە و شیعە کە لێرە بوون بەو سراع و شیعان هەنایە پێشەوە بۆ ئەم هەدەفانی کە ئەیانەوێ وە شیعەشیان کرد بە جیسکەکەی بە شێرەکەی بەرامبەر بە گورگەکەی بەرامبەر بە
گیسکەکەی هیاسی خاص بەرامبەر بە کورد لەولاوە کوردیان بە قووەتر کرد و زۆر بە قووەتیش لە زمانی ترامپە مانگی یەکەم کە ترامپ هاتە پێشەوە 200 سیارە بە هەموو ئیمکانیاتی عسکەری و ئەجیزای عسکەری و اتصالاتەوە درا بە کوردەکانی سووریا بۆی بە قووەتر ببن. حیزبی قووەتی سووریای دیموکراتی کە دروست بوو یەکەم جار چەند عەشایری عەرەب و چەند کوردی بوون لە زمانی ئۆبامای. بەڵام ئەمە لە زمانی ترامپە بە قووەتر بوو چونکە هجوومەکان بەوانە کرا ئازا بوون ئەو شەڕانەی دەولە کەس دەولەی نەئاشکان کوردەکان ئاشکان ناوچەکانیشیان لێ ئەساندنەوە شەڕی کۆبانی شەڕەکانی تر و وردە وردە بە دێرزور و ڕەقا و حەسەکە و هەموو ئەو ناوچانان وردە وردە لە دەولە سندەوە. ئێستا نینۆکەکانی قووەتی گەورەی ئەمریکا هی مەشات کە ئەحتیمادیان بکاتە سەر کوردی سووریا بۆیە لە هەمان کاتیشە نایە و کوردی ئێمەش پارتیش بفەوتێ چونکە ئەیەوێ ئەم کوردەش دیسان بە قووەت بکاتەوە بەرامبەر بەو جەبهەی ئێرانە. بۆیە ئەگەر لە داهاتوە شەڕێکی تر ئەم جارە ببێ شەڕێکی کاولکارانە ئەبێ و هەر بە ناوی پارتی وێچێتیەوە بەڵام شەڕەکە ئەو کاتە شەڕی گەورەی ئێرانە کە بەو شێوە پڕمە ئەساتە ئەیکا کە لە حەلەبا کردوێتی یعنی قووەتی تەدمیر و تەدمیر و لێدانی بنیەی تەحتی کوشتنی زۆرترین نیسبەت لە خەڵک ئاوارەکردنی زۆرترین نیسبەت لە خەڵک مانەوەی جەنگاوەرەکان لە مەیدانە بۆی بتوانێت بە هەموو قووەتێک لێیاندا. لەبەرەوە ئەبێ زۆر ئەم خوێندنانەوە ئەمان زۆر دوور بێ لە شتی خەیاڵی احتیمات کاتە سەر شتی مەیدانی سەر معلوماتی ترکەوە دەستمانە کوێشی کارەکان زیاتر تایە بخوێنینەوە. ئێستا کە کوردی سووریا ئامادەکرا بۆ ڕیشە کێشکردنی دەولە و هێشتا بەردەوامن لەسەری بۆیە تێلەرسۆن بە مەسعود بەرزانی ودوتی کاتی ڕیفراندۆمەکە ئێستا نیە بۆیە پێ ئەڵە گەرێەوە ساڵێکی تر سەبر بگرن ناوچە دابڕاوەکان کە پێڵەن دابڕاوەکان کوردی داماوی ئەوێ چاوپۆشیەکەین لەوەی کە خۆتان بیخەنەژێ ڕگەیفی خۆتان ساڵێکی کە سەبر بگرن بۆ ئەمە 2 ساڵی کە ڕیفراندۆمەکە بە عەمەلی لە ئومەمی متحیدەوەتانە بێ بە مەشتوە. بەڵام دیارە مەسعود بەرزانی قیرائەتەکەی زۆر بە هەڵە بوو و دیارە ئەم هەموو تێکەڵ و پێکەڵیەشی کردبوو بۆیە ئەو ڕەتفعلش ئەوەندە بە قووەت لە هەموو ئەترافەکانەوە هاتو و ئێرانیش لە لوعبەکە ئەتوانی تورکیا ڕاکێشێتە لوعبەکە و زەربەکەش لە تورکیا بێت ئیشەکە بە تورکیا بکە حدودیشی دانەخست ڕۆژی یەکەم وتی ئێمە بەس مەتار داخین بەرامبەر بە سلێمانی هیچ نییە مەتاری سلێمانی هەر سووری و حیزب اللهوانە دێنە نیشتنەوە ڕۆنە بۆ کرماشان لێەوە دابەزن لێەوە ڕۆن لە خزمەتی خۆیانە جا باشەوەک تاخیر بن لە کرماشانە منەوە